بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم لخزمة كتابي نيابي مختصر منهاج القاصدين، بس اومان كرك امام غزالي افرمي كومله وشهن لشويني خوي لا ينداو وشكان وشي فقه وشي علم وشي توحيد وشي ذكر وتذكير. انجا قيشت من السر لا برسي وشش لسري سروك افرمي واما الشطح والطامات هرباسي الفاظ كان لو شي تذكيره ك هندجار له شوێنی خۆی لای داوە بە چیرۆخوان و ئەوانە وتراوە مەجلیسی ذکر کە لە حەدی خۆی تەجاوزی کردووە. ئەفەرمێ شەتەح و تامات، تامە و شەتەح دووشن بۆ شتی زیادە و بێهودە باسەکرێن. ئەڵێ ئەمە شەتەحاتی فڵان کەسە، یعنی ئەو قسانەی کە لە جێی خۆیان نەیکردووە. شەتەح بەوە ئەوترێ. تامەش خۆی تامە ئەو شتەیە لە ڕێ لات ئەدا. بالضبط طامە وەکو چی وایە شتێ بکێشێ بە نێوچەوانی کەسێکە لە ڕێ لای بدا ئینجا پێوتێت تامە. ئەفەرمێ ئەو شتانەی کە زەرەر زۆر زۆر لە عەوام ئەدەن بۆ شەتەحات و ئەمانە زیاتر باسەکانی چیرۆیشی دڵداری و ئەو شتانن. ئەفەرمێ لأنها تشتمل على ذكر المحبة والوصال وألم الفراق. زۆرتر باسی خۆشەویستی و گەیشتن بە یەک و جیابوونەوە لە یەک و ئەم شتانە ئەکا. وعامة الحاضرين أجلاف، زوريني أو أناش كتشاوري أو كانوا يجول أو أنا أجرن أجلاف، يعني أو كس خلفي عامي وشكا خوي جلفاء بمعنى وشك دي. أفرمي عامي خلق أوانا بواطنهم محشوة بالشهوات، نواخنيا بر للشهوات وحب الصور، ونواخنيا بر لخوشويسيبو وينكان. أم كلمة حب الصور زور قرنجا مەسەلەی مرۆڤ کە عاشقی وێنە ئەبێ یەکێکە لە خەتەریاتی زۆر گەورە بەسەر مرۆڤەوە کە ئینسان تووشی ئەو حاڵەتە ئەبێت سوبحان الله ئیتر چێژ لە هیچ شتێ وەرناگرێت. هەر وێنەیەکە بینە شوێن وێنەیەکی ترەکە زۆر کات ئینسان کە تووشی نەخۆشی نەزەرکردن ئەبێ حوبی سوور ئەچێتە دڵی ئەو سوورەتە ئەبینە سوورەتێتر شوێنەکە ئیبن قەیم ئەفەرمێ عشاقی سوور هیچ سوودێک وەرناگرن تەنها ئەلەمیان لە ناخیانە دروست ئەبێت و هیچ شتێکی تر. فلا يحرك ذلك من قلوبهم إلا هو ما هو مستكن في نفوسهم. ئەمە دڵی ئەوانە ناجوڵێ. طبعا بۆچی ئەمانە باس کراوە لە دینە؟ خۆ زیاتر لەبەر بوارە باشەکەی باس کراوە. حتا ئەگەر ئێستا دیقەتی شعری کوردی بن کە فکرەی تەسەوف بەسەریا زۆر زاڵە، ئەگەر ئێوە دیقەتی ئەدەن سیرەکەی پڕە لە باسەکانی دڵداری خۆ باسە دڵداری بۆ دڵداری تیان نییە. سانێکیان ئەکرێنە گۆرانی دڵداری وشتیوە. لە حەقیقەتە ئەوانە هەمووی وستویانە لەم ڕێگە مادیانەوە خوا بە خەڵک بناسێن. تیانە زۆر زەحمەتە ئینسان ئەو سەرە تێبگا با لەم شتە وردانەی تێبگەێنن. بەڵام غەزالی ئەفەرمێ کەسێک کە ناخی نەفسی پڕە لە خۆشەویستی و حوبی سوور و ئەمانە ئەڵێ یەکسەر ئەوەی کە لە ناخیەتی ئەوەیەتە دەرەوە برهم نادا بۆ خواناسی. فيشعل فيها نار الشهوة فيضجون وكل ذلك فساد. أفرمي ئاگری شەهوەت لە ناخیان ئیتر بەر ئەبێ چکە ئەوەن دەباسی شەهەوان ڕەبی زەبت وەکو ئەمڕۆ ئەگەر دیقەتان دابێ چەندێک دیقەت بدەن لەسەر تاسەری جمگەکانی ژیانە هەمووی باسی ئافرەتە. یعنی کراوە بە چەکێک مناڵێکی بچووک لە ئیفلام کارتۆنێکەوە ئەو مەسائلانە ئەدرێ بە گوێ حتا وەکو مەسائلی سیاسی و شتی تریش لەسەر ئەوانە بنیاد ئەندرێ. بۆیە سیرەکەی زۆر باسکردنی ئەمانە ئاگری شەهوەت لە ئینسانە ئەجوڵێنێ فەیەضجونە وكل ذلك فساد هەموو ئەوە فەسادە و ئەو کەسانە وایان لێ هەندێک جار هاواریش ئەکەن. باشە طبعا لە ئەم ساڵانە حتا ئەم ساڵانەی ئەخیریش حساب کە تا 50 ساڵێکی لەمەوبەر یەکێک لە بابەتە زۆر باڵێن گرنگەکان کە ئەوە ئەکرا مەسائلی خۆشەویستی بوو. بەڵام خۆشەویستەکە چی بوو؟ بەبارێکی ناشەرعیە ئەوە ئەکرا. ئەگەر زەمنە زۆر زیاتر بڕۆین ئەو بارە خۆشەویستی خراپ نەبوو. ینی خەڵکیان وا لێ ئەکرد
سۆزێکی بۆ دروست ئەبوو لە دینداریە سۆزەکەی خۆی سەرفە کرد بەڵام دواتر وردە لە ڕێی لایدا ئەو حتا فەرمێ ئەو شعرەی کە بانت سعاد وقلب اليوم متبول ئەوە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وترا و بە حضوری خۆی شعرەکە بەسەر ئافرەتێکایە بەڵام لە پشتی هەر چەند کەلیمەی یەکەمی ئەوە ئیتر دوای ئەچێتە باسی خۆشەویستی خوا و بەو شێوازەوە جا ئەوە تەتەوری پێکرا ئەو ئەندەی زیادە لەسەر وترا ئەوانە وای لێ هات تەواوی سۆڕەکانیان پیشانی خەڵک ئەدا تا خەڵک ئاوای لێ هات کە بە خراپ لەو مەسائلانە تێبگا بۆیە غەزالی لێرەوە هاواری لێ هەڵساوە ئەڵێەوە هەڵەیەکی زۆر گەورەیە و کوشندەیە و فەسادێکی زۆر گەورەیە وربما احتوى الشطح على الدعاوى العريضة في محبة الله عند جار أو شطحاتا عليكم السلام ورحمة الله باسي وكريك دعواي زور قورة أكريم بو خوشويستي خوايا وفي هذا ضرر عظيم أما زريكي زور قوريتيا وقد ترك جماعة من الفلاحين فلاحتهم وأظهروا مثل هذه الدعاوى الله هندق لفلاح وجوتيار وأنا هل أصلا وزن الجوتياريان هنا ودسان كروتيان ولا كيما خوشويستي خوينو يتر أم ورده وايلياتو شون لما مسيحية خلقي خويا لا أكاتو وكشان خوان أهلنا والله شو أكين بعيسى مثلا ورده أو فكرنا يتر دخيل أبي ليرج بهمان شو الله هندق لفلاح وأنا هل أصلا وزن لإيشو كاروباري خوان هنا خەریکی چی بوون داوای گەورە کرد ئێمە خۆشەویستانی خۆین ئێمە ئەوە باسی زەمەنی خۆی ئەکا هەمووشی هۆکارەکەی لە چیەوە لە ذیکر و تەذکیرەکەەوە دەست پێ کرد ئەگەر تۆزێ لەم ذیکر و تەذکیرە لا بدەین وەرن هەر بۆ واقعی ئێستەی کوردستانی خۆمان ئێمە سەرەتا لە باسەکانی خواناسی و دینداری و ئەوانە زۆر ڕۆچوین ئینجا وای لێ هات وردە لە مزگەوتەکانە محاولەی شتی ترمان ئەکرد پێشبڕکی ئەکرا طبعا شەوانی قەدر کە دانیشتی هیچ چێژێکی عیبادەت نەئەکرد پێشبڕکێ و پرسیار و وەڵا ئەوبوو بە یەک فەرتەنێ دوای وای لێ هات وردە سرود بێژ و دەڤژەن و چی و شەوی قەدر کە شەوێکی ئارامیە بەعکسەوە هەتا بەیانی تۆ زۆر نائارام بووی یەک سوودێ لە دوعایەک وەرنەئەگرت بۆ چونکە یەک تۆ دەست شل کرا بۆی خەڵکە خەوی لێ نەکەوێ بە پرسیار و وەڵامێ دەست پێ بکە بەڵام سەرەتا ئەخیرەکەی کۆتاکەی بۆ کوێ چوو تەم بەبیرمە یەکەم ساڵ کە هاتمەوە هەڵەبجە هەتا سەعات دەوری 11 خەڵک دانیشتوتی مزگەوت چۆڵە و داخرە خاتری خوا لە 12 خۆی دەست پێ ئەکا ئیشەکە خەڵکە بۆ کوێ ئەڕوا تێوەڵای مە هەر ئەوە نەئەمێنینەوە یعنی هەتا یەکەم ساڵ کە مامەوە خەڵکی شوێنەکەی خۆم زۆر کەممانەوە لەم لەولاوە خەڵک ئاهاتن لە مزگەوتەکە ئەمانەوە هەر کەسە حەزی کردای لە شوێنەکە ئاهات لێ ئەمایەوە اینجا وردە وەرە قسە بکە بۆ خەڵک محاولەکە لەگەڵ ماوەسای ئاینیا لەگەڵ خەڵکی گەنجا دەی هەتا بیانگەیتە ئەو ڕۆحە دینداریە دروست بێ بڕۆکەن حەد دەست لە شتێ شل کرد دەیان شتی تر بە دوایە ئەڕ بۆیە ئەویش لە زمانی خۆیان هاواری ئەوەیەتی تۆزە لە مەسەی ذیکر و تەذکیرە دەست شل کراوە دیقەت بە چۆ بۆ کوێ بۆ باسی شیرین و فەرهاد و لەیل و مەجنون و وای لێ هاتووە ئیتر خەڵک بەرەوبارێکی ترا بەرەوبارێکی خراپە بردوێتی ئەگەنە شتەکان لە شوێنی خۆیانە ئەکرێ ئینسان ئیسفادە لە هەر هەمووی بکە و ئەم دینە هەموو شتێکی تێدایە بەڵام ئەبێت تەجاوز نەکرێت لە حەدی خۆی ئەمە سێرەکەی جاری وایە فلیمێک کە تەرجەمە ئەکرێ تەسەوور ئەکەن پارەیەکی زۆر گەورەی تێسە بکرێ بە ناوی ئێمە بانگەوازە هیچ بانگەوازیشی تیان نییە بۆ چونکە تۆزە دەست شل کراوە بۆی ئەلام بەرەو ئەوێت چوو بۆ هونەر تۆزە دەست شل ئەکرێ لە حەد لا ئەدا بۆ ڕیاضە دەست شل ئەکرێ لە حەد لا ئەدرێ وێمە زۆر گرنگە شتەکان هەمووی بەکارهێنین بەڵام هەمووی لە شوێنی خۆیان نابێت تەجاوزکە لە حەدی خۆی لە ئەندازەی خۆی یەکێکتر لەو شانەی کە زوڵمی لێکرا وشەی حکمەتە لە ئەسڵا حکمەت فەلسەفە بە عیلم و عەمەل وتراوە هەر کەس زانستی هەبێ وەکار بە زانستەکە ئەو پێ وتراوە حکمەت ابن قتيبة رحمة خوي لبي أفرمي لا يكون الرجل حكيما حتى يجمع العلم والعمل بكزنا وتري حكيم الدانا فيلسوف إلا بعلم عملي ليك كوكر بيتو وقد صار هذا الاسم يطلق في هذا الزمان على الطبيب والمنجم الله لم زمانا أو ناو قرا وبو الطبيب أو تري حكيم منجم أو كسي أستيراء قلتو بي تري حكيم لعلم وعمله وكي حتى لا والله تخش معنا تا زمانانێکی زۆر بە دکتۆر ئەوترا حەکیم دواتر وردە کەلیمەی طبیب و ئەوانە جێگەی گرتەوە کەلیمەی دکتۆر جێگرتەوە ئەمەش بێزەبەت مەسەلەی
سەرەتای ئیشەکە ئاوایە حەکیم بە کێ وتراوە کەسێک علمی هەبوو بێ عملێکی جوانی هەبوو بێ دیندارێکی جوان ئەمە دانا بوو زانایەتی و دانایەتی کۆ کردوێتەوە چونکە علمیشی هەبوو عملیشی هەبوو بەڵام دواتر وردەوە دەها زەمن چی لێ ئەکا ناوەکە لە شوێنی خۆی ئەگۆڕێ ئەمە ئەو وشانە بوون کە غەزالی هەر سەرەداوێکی دەرخستن کە لە شوێنی خۆیانە گۆڕانکاری بەسەریان ئەهێنرێ تەسەوورکەن ئەمڕۆ لە هەموو جیهانە شەڕی مستەلاحاتە وشەسازی زۆر گرنگە لە هەموو شتێکە یعنی ئێستا ئێمە پێکەوە ئەگەر بین مەسەن بڕیار بدەین بڵێن کاکە ئێمانەوێ ڕێکخراوێ دروستکە یەکسەرێ بیر لە چی کەینەوە ناوێک کە پڕ بە ئیشەکە بێ باشە وە سەرنج ڕاکێش بێ وەوا بێ کاریگەری لەسەر خەڵک دابنێ باشە ڕێکخراوێ دروستەکە بە ناوی شەڕ و خراپە کەسێتە ناوی ئەشکە بڕوادایە زروقیەشێ باشە ڕێکخراوی مردن دروستکەم کەس نهەیە ئەبێ ناوێک چکە سوبحانەڵڵا ئینسان لە ئادەم عەلەیهی سەلامەوە بۆم باسکن دەرسی پێشوو بەناو ئەخەڵەت هەل ئەدلکم عەلا شەجەرەت الخولد ناو زۆر کاریگەری هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دائیمە کەسێکی بین ناوەکەی ناخۆش بۆیە ناوەکەی ئەگۆڕ یەکێ بە ناوێکی خۆشی جوان ناوێکی گەشبین باشە ناوێک کە ئایندەیەکی جوان لەم کەسەوە دیار بێ بە هەمان شێواز مەسەلەی هەموو علمەکان ئیش لەسەر چی لەسەر مستەلاحات کرا دائیمە کە لەسەر ئەمە کرا شەڕ لەسەر ئەوە کراوە کە مستەلاح بێنرێ لە شوێنی خۆی لا بدرێ یان مستەلاحی نوێ دروست کرێ کە خەڵک تێنەگا حتا ئێستش ئاوایە یعنی ئێستا شتێکی تازەتە بۆ باسکەم ئێرهابی فکری چوار ڕۆژە کەوتۆتە ناو ئیعلامەوە باشە ئیتر هەمووی قسەی لەسەرەکە ئێرهابی فکری چۆن بوو بۆ چونکە شەڕ لەسەر مستەلاحات ئەمڕۆ هەموو جیهان ئەو هەیە یان بەبیرمە وەختی خۆی سەحاف بە ئەمریکا ئەوە دەوێ ئەلوج هەموو دنیا مەژۆ برا ڕۆ ئەلوج یعنی چی باشە کە بە فەڕەنسیە کۆنەکان فەرەنجەکان کە هاتوون دووەلی ئیسلامیان داگیرکراوە پێیان وتراوە ئەلوج چوو بۆ ئەو کەلیمە لە مێژوە دەرهێنا بوو لە ئەعلامە باسیە کرد هەموو دنیا پێیان مەژغوڵ کردبوو ئەوە ئەمریکا ئەلوجە باشە دوایی تر بوو بە سیارەی ئەلوج و نازانم چی وشەکە هاتە ناو فەرهەنگەوە یەکسەر تازە بوویەوە بالضبط ئەو هەیە ینی شەڕی مستەلاحات زۆر زۆرە حتى ئێستا دیقەت بدەن ینی شەڕ چۆن ئەکرێ پێشتر مەسەن ئەیانوو ئافرەتێکی لەشفرۆش وانە ئێستا بۆی جوانی کە ناڵە چی سۆزانی ئەزان سۆز چەند وشەیەکی گەورە جوانە ئەیهێن بۆ کوێ ئەبەن بۆ ئەو شوێنە بۆچی بۆی جوانکاری چکە لە ناوە جوانکاری نەبێ ئافرەتێ بڵێ لەشفرۆش خۆیە کوژێ باشە بەسکاڵیان سۆزانی بەلایەوە تەبیعیە ینی حتى لە عەرەبیشە ئەو هەیە يعني العربي شايين مثلا ام زورني ام وشانا يا الانجليزيه ويا لو ترجمه اكرم بو كردي باشا عاطفيه مثلا انا فلان كذا عاطفيه العربي شهر يعني سوزان بينما عطف او كلمه جوانيه حنان او كلمه جوانيه كبكاريه ابوي اما زور لسر مساله مصطلحات ابي وريابي هر وشيك هاتنا فرهنجي نيو يكسر وري نقري دراسه كبزانه باسي شي معناه شي شونه اسم كرديه لهندش زمان ما زور دولمانه لهندش زور كول اسم مثلا اگر کسی زور برز به قصب که الان فرموی باشه خواجه اللي جو افرمي شيطان نالنا فرمي الله وتي وانيه والله شيطان افرمي خلاص كره شو شيطان افرمي ده يصير كان هاد دولمان ده بلام العربيه هردو كان قال الشيطان قال الرحمن شو فرهنگه لو تو دولماني بەڵام سێرەکەی هەزاران وشەیە ئێمە نیمان نازانین هەر ئەو دکتۆرێک کە وەم باسکردن دکتۆر وشەیەکی کوردیە دەنا هەموو فەلسەفەی ئێمەشی داگیر کردو هەزاران وشەی تر جارێک لای حەمەی مەلاکەریم و دەڕیز بووم وتی بۆ خۆی من کوردی ئەم زەمانە نازانم تێزای بۆ نایزانم وتی ئەبێ فارسی بزانم ئەبێ تورکی بزانم ئەبێ ئینگلیزی بزانم ئەبێ فەڕەنسی بزانم ئەتیادی ئینگلیزی ئەمریکی بزانم عربيكي باش برزام إنجا لكردي أم زمانة تيجن تيجنا هيك حالم نبي خلق قصة كنا ما هيش تيجنا هاي نازل بس شيء بينما هيك كل أديب يعني كل جاء أو هاي لس شر مصطلحات أبي زور بوريا يبحذر وإشكين هميشة بزوتنا إسلامي كان حلي مصطلحات ينهو بويا هميشة مصطلح يعني كبكار هنا ولا شويني خوينا ودو إزو بس أنا شكاوته بوش كدراسيان نكل دراسيان نكردو دایان ناوە دوای سێرەکەی هەرچیان کرد پێیان ڕێک نەکراوەتەوە
حتى ئێستا لە حملاتی هەڵبژاردنە وەتیقەتان داوە قسە ئەکرێ هەندێک قسە ئەکرێن قسەکان زۆر بێکەڵکن یعنی ئەلە ڕووی فەرهەنگیەوە سەیریکەی ئەڵێن پیاوە تەواو نییە ئەمە جارێکیان گوێم لە موسڵمانە بۆ ئەوە چی ئەو چاکی شیەکەین و ئەشی گۆڕی باشە چاکی بکەی بۆ ئەی گۆڕی باشە ئەکردی گۆڕی بۆ چاکیەکەی یعنی دوو مستەڵا عەکسیەکە تەبە خەڵکەش هەموو چەپڵی لێدا نازانێ بەڵام لە ڕووی مستەڵاحەوە کە ورد ئەوە بە دوای شتەکانە بڕۆی زۆر شتی سەیسەیرە بۆ دەرێت چەکی بەرامبەر هی کافر ئەوەیە ئێمە موسڵمان بە سوود وەرگرین لە وشە جوانترین وشە بەکاربێن یەم کەلیمەیەک هەڵەبژێرم معانیکی زۆر گەورە و قۆڵی هەبێ دەستم کراوە بێ جارێک ڕێکخراوێکمان دروستە کرد وتیان جەماعەت ناوی لێ بنێن چیوە ئیتر ناویان زۆر زۆر وتووانە دەوتم کاکە یەک ناو هەڵبژێرن ئێمە لە ژێرە بتوان ئیشکەین خۆ ئەمە ئیشمە بە ڕێکخراو چی وەڵا بۆ ئیشکردن و عەمەلی ئیسلامی بەگەڵکی فلسێ نایە وەرە ناوی هەڵبژێرن ئێمە بتوانین لەژێر ئەو ناوە کارکەین ئەگەر نەتوە ناوی هەڵبژێری سێدێڕە ئاخر کی ئەوەکە عایز قەڕانی قسەیەکی زۆر خۆشی ئەڵێ خەڵکی ئەو منتیقی ئۆزباکستانەوەنە کە عەرەبی نازانن ئەڵێ ناو لە خۆیان ئەنێن ناوی سەیرسەیر و دوور و درێژ ئاەتی قورئانە ئەڵێ نەفەرێکم بینی وتم ناوت چییە وتی وعیباد الرحمن الذین یمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئەوە هی ناوی خۆتە هەیە عەشرەتەکە هەویەتی وتی بەس ناوی خۆمە دا قورئان بازی باوکێ دەکەی دەگە وا بڕوا حەو پشت بڵێ ئەوە قورئانە خوێنێ ئەجا کەلیمەیەکی جوان سەرنجڕاکێش با بچینە سەر علمی محمود سپاسکراو أفرمي واعلم فصلك نوية واعلم أن العلوم المحمودة تنقسم إلى قسمين دو قسم دو بشي هي الأول محمود إلى أقصى غايته أفرمي حتى كوتاي ما بستكان هرهموي حتى أخير حد سباس كراو كلما كان أكثر كان أحسن وأفضل كان زياتركي أو أنا زياتر باشتري كردوا أما تشيء وهو العلم بالله تعالى وبصفاته وأفعاله وحكمته في ترتيب الآخرة على الدنيا شنك علم بخوا زياتر به بصفاتي خوا زياتر به بأفعالي خوا زياتر به بحكمة كاني خوا لسر زويا حكمة كاني خوا لترتيب آخرة لسر الدنيا شون أم دنيا بهي وسب آخرته وباشترة فإن هذا علم مطلوب لذاته أم علم هر خوي بو خوي داوا كراوة والتوصل به إلى سعادة الآخرة والله بهو أما أجيت آخرات خوش بختي آخرات وهو البحر الذي لا يدرك غوره أو بدريايك كبنكي نازان حتى بري هرقولايه وإنما يحوم المحومون على سواحله وأطرافه بقدر ما تيسر لهم كل أما بحريه ودريايك زور قولا أمانيا همو أو كسانيك بدوري أخو لنا بسواحل وقراق كان درياك أسورينوا يان بطرف يا شن بيان كرا توز ملائكة بسطحي نكا أجنا حتى برا الذين داريا قول بيتوا أندازك نية هم إنسان الأخواني ظاهرة عندي أخوات كفايتك في لشن أخوة لشور رجك في لشن أخوة 500 كيلو لشور رجك أخوة مروفيش أخوة 500 كيلو حوالي 2 كيلو نيو مروفيك أتواني بخوا اعتيادي تا 2 كيلو نيو بقى وبينو دي أوانا أخوة إيه هشوان توزا زياتر أخوة باش أقر كسي كاوتي والله من 5 كيلو أخوة قيسيوكا 5 كيلو باشا قلاوة بي توزا كويت التوا ولو زياتر تشيليك دريجة بي عارب أخوة بروا أنت زيك أوست باشا بلام سيدي سبحان الله معنويتي إنسانك حتى بخوي بلاد برستر أبي قورتر أبي أروي انتهاي كينية حتى زياتر جهدك زياتر بيشكي لما سلي بيشكوتنا لكاروباري معنوية إما هرهمان محاولة إخلاصك هيشتا مومان بوچکو هێشتا ئەمێنێ چەند لەبەر خاتی خوا بۆیە فەرمێ کەسی وای خێرێکە بە 600 هەیە بە مەلاین پاداشتی ئەدرێتەوە بە ئەندازی ئەو ئیخلاسی لە دڵیەتی لە ڕازگۆیەتیە خۆزان ڕازگۆیەتی سنووری نییە لەو خۆ ڕازگۆیەتی هەر زمان نییە ڕازگۆیەتی ئیشارەت ڕازگۆیەتی دڵ ڕازگۆیەتی لەگەڵ خوایە ڕازگۆیەتی تەواو نابێ هەر یەکێک لەو بابەتانە سوبحان الله کۆتای نییە ئەو سەری نییە
بۆیە عیلم بەخواجە لە جاو یەکێکە لەو زانستانەی کۆتای نییە. ئەم کە ساڵێن زۆر خواناسە، ڕێژەکەی چەندێکە نازانم، هیچ پێوەرێکم نییە. لەو خواناستر هەیە، لەوی تریش هەیە، لەوی تریش هەیە، لەوی تریش هەیە. باشە هەتا ئەگاتە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە ئیش خوا خۆی هەڵی بژاردن. ئەی ئەم مرۆڤایەتە چەند ئیشەکەن تا بگەنە ئاستی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، هەمووی جوهدەکە ئەڕوا، بەڵام چەندێک ئەگاتە نەتیجە، چەندێک ئەڕوا، چەندێک تا ئەخیر. ئەمە ئەبینین مەسەلەن لە ئەولیایە خەڵکی زۆر گەورە هەبوو، زۆر چاویان زۆر شتی بینیوە، لە ئەسحابە بە هەمان شێواز ئەبینی. باشە کە جهدێکی زۆر، بەس طبعاً کەس ناگاتە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەخیر پلەیە لەناو مرۆڤایەتەکانە کە سەرەکەون. باشە بەڵام هەمووی ئەڕوا ئەڕوا ئەڕوا. باشە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لە خواناسیە یەکەمە یا لە زانستە؟ خواناسیە زانستە بۆ ئەڵێن لە زانستانە. قسەی خەضرمان نییە؟ موسا عەلەیهی سەلام، خەضر عالەمتر بوو یا موسا؟ ئەی کامیان ڕوتبەی گەورەتر بوو لای خۆ؟ موسا عەلەیهی سەلام و پێغەمبەرە، ڕوتبەی زۆر گەورەترە، زۆر نزیکترە لە خواوە. بەڵام عیلم قەزەیەکە مربوطە بە خودی کەسەکە خۆیەوە. باش لەناو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام پێغەمبەری خۆمان ئەفەرمێن لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئەعلەمی پێغەمبەرەکە لە هەمووانیان شارەزاتر. باشە ئەوە علمی لە هەموویان زیاتر، ئەی ڕوتبەشی لە هەموویان زیاترە. فەکانە قاب قەوسەین ئەو ئەدنا، بە ئەنداسی دوو کەوان ما بگاتە خوا. ئەوەندە نزیک بووە لە خوا، ئەوەندە لە خوا حاڵی بوو. پرسیاری لێ ئەکەن ئەڵێن ئایا تۆ خوات بینی؟ ئەفەرمێ ئەنا ڕەئەیتوه ئەنی ڕەئەیتوه، بە دوو شێوازە خوێندرێتەوە سوبحان الله. ئەنی ڕەئەیتوه یعنی بەڵێ من بینیم، ئەنا ڕەئەیتوه کوڕە من چۆن ئەتوانم بیبینم؟ بە هەردوو شێواز. بۆیە اختلافێ لەبەن ئەوە، هەندێک ئەفەرمون بینیوە، هەندێک ئەفەرمون نەیبینیوە، چکە ڕێوایەتەکە بە هەردوو شێواز ئەکرێ بخوێنرێتەوە. باشە کەینە سەر مەسائیلی علم و زانست و ئەوانە، ئەڵێن پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام علمی ئەوەڵ و ئاخریان هەبوو. باشە پرسیارێک بکەم، ئایا پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام سارێکە بدایێت ئەیتوانی لێ بخوڕێ؟ باشە نە، زۆر بە طەبیعی. ئەی باشە چۆن ئەڵێن علمی ئەوەل و ئاخریە؟ ئەوم باسی علمی خواناسی ئەکەین. حتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم، خۆی فەرمووی ئێوە لە ئیشی دنیاتانە ئەوە زیاتر شارەزاترن. باشە کاوە ئەمە باسی علمی دنیاوی نییە، ئەمە باسی علمی ئوخڕەویە، باسی ژیانی مرۆڤ و مێژووی مرۆڤە. بۆ جاری وایە کەسێک سەرەکەی وا حاڵی بووە عاجزە بێ بڵێ وەڵا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سارێ لێ نەخوڕێ ئەومان کوژ. باشە بەڵام سیر کە ئەمە باسی ئەمە نییە. ئایا وەڵای ئەوە پرتەقاڵ لەو زەمانە هەبوو یا نەبوو، بینی بوو یا نەیبینی بوو؟ طەبیعەتی ئەم نەخوا هەموو شتێک وان نییە بڵێ وەڵا ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ئوموری دنیای هەموو زانی. نە، بەڵام ئوموری ژیانی مرۆڤ کە لە دنیا گرنگتر ئەوەی زانی. هەموو چمکەکانی ژیانی مرۆڤی ئەزانی، هەرچی ئینسانەت ئێستا کۆی کەرۆ لە ماکۆڵ. دۆستێکم زۆر باسی مافی ئافرەتی ئەکرد، مافی ئافرەت وەرەبرا تۆ ئافرەتە ناسیوە ئەوە نەباسیەک هەر ناسیوتە قەسەم بە خۆژنەکەی خۆ ناناسی. باشە ئیتر تۆ بۆ ئەوە نەباسیەوە تێ ناگەی، تۆ لە بەرامبەرەکە تێ ناگەی، لە کائینەکە لە ئینسانەکە تێ ناگەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خوا تێگەیشت، لە مرۆڤ تێگەیشت، لە کەون تێگەیشت. باشە ئەعلەمی خوا ناسی، ئەعلەمی مرۆڤ ناسی، ئەعلەمی گەردون ناسی. بەڵام ئیتر شتەکانی تر کە بەسەر زەویە تێ ئەپەڕێەوە. لەم شەوانە سەری گرتە ڤیدیۆیەکم کرد کە تازەترین ئەستێرە کە ئەدۆزرێتەوە. سیرەکەن ئەم ئەستێرەیە دەنگی لەوێ دەنگ وەکو چەکوشکاری تەق 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 قڕقاق تەق ئەبێتە فەرتەنەیەک. ئەی هاوار ئەمە چییە؟ تەبەن هاتوون ڕەسمێکیان لە شبهی ئەوە دروست کردووە، ئەڵێ بەم شێوازەیە تیشکەکان بۆ سەر و خوارەوە ئەڕۆ، تیشکی بۆ ئەم لە ئەولا ناڕۆ، بەڵام ئەوەندە سەریعە بۆیە بۆ ئەم لە ئەولا فریان ناکرێت تیشکی بڕۆ، بۆ سەر و خوارەوە ئەڕۆ. دوو صفەتی زۆر زۆر هەیە. ناسای ئەمریکا ناوە لێ ناوە چی؟
مەطارق الکەون چەکوشکاریەکانی گەردوون. باشە اینجا صفەتی دووەمی چییە؟ طبعا دائما ئەو تەقەیەت هەیە گرمەکە. دووهەمین چییە صفەتی؟ ئەو تیشکەی کە دەری ئەکا هیچ شتێ لە بەردەمیان خۆی ناگرێ ئەی بڕێ. طبعا ئێستا لە ئاسمانەوە ئەو ئەجهیزە بەقووەتانە کە بەکارێن مرۆڤ لە هەر شوێنەکە بە ئەیدۆزنەوە ئەگەر لە ژێر ئاوا بێ کونی ناکە بۆی نادۆزێتەوە ئاوی پێ نابڕێ. باشە ئەو تیشکە لێزەریە ناتوانێت ئاوە بڕێ. کامێرەیەکم هەیە ئەوە ئەکەم ئەم دیوارە بۆ ئەگرێت تیشکەکە دیوارەکە ئەبڕێ بە ئاسانی. سوبحان الله تیشکی ئەو ئەستێرەیە هیچ شتێک نییە لە بەرامبەریان خۆی بگرێت هەمووی ئەبڕێ. بۆیە ئەڵێ ئەم تیشکە کەیێت ئەوە نییە بەر ئەستێرەیەکی تر بکەوێ بگەڕێتەوە کە هاوهات ئەی بڕێ هەمووی ئەبڕێت. بچینە خزمەتی قورآن والسماء والطارق الطارق وما أدراك ما الطارق النجم السيري الثاقب كن كذا سبحان الله أي أسنا يشير لناوي علمي ناوي مطارق باش كأنما سورة طارق وزوريتر باش أم علم لكوي أم بيغمبر نازل عليه الصلاة والسلام بوي أرسانكم علمي كون همو إلى لا أوزور سادة أفرمي أسمانية كم سل نظري منها بناية دروس كم هتا اسمه سرو بچوكترية كم چكو آخر ناتوان قورتري كم أسمانية كم بالنسبة أسماني دوم هو چنه كبه كحلقة با أو درقايا حلقة ليرة وداخسني بقدا أو حلقة أبي أو أنا أسماني دوم قورتري دوم برامبر بس سيهم برامبر بچوارم باشا ئێستا مرۆڤایەتی چی دۆزیوەتەوە لە ئاسمان و کەون؟ حەڵقەکەی دۆزیوەتەوە حەڵقە یەکەم؟ ناوەڵای بە سەرگردانی لە حەڵقە یەکەمە ئەی قۆڕم مەسە بچین بۆ حەڵقەی دووەم خۆ هەر نەبێت ئەی سێهەم ئەی چوارەم ئەی پێنجەم شەشەم حەوتەم ئەی عەرشی خوا ئەی خوا خۆی جەل جەلالوه جوبرائیل عەلەیهی سەلات وسەلام ئەو ئەستێ ئەو ئەڕوا بۆیە سوبحان الله مەسەلەی عیلم سنوورێکی نییە بۆیە عیلم بەخوا زۆر گەورەیە والله چەندێک ئینسان خۆی مانووکە لە ناسینی خوایە هێشتا هیچی نەکرد. باشە من چۆنی بناسم؟ بڕیار ئەدەین هەمومان پێکەوە خواناسی دەست پێ بکەین لە گەڵایەک. بۆیە لە ئیسلامە دائیمە داوات لێ ئەکا سەرنج بدە. باشە لە گەڵایەکەوە بەس وەرن لە گەڵایەکەوە تێبڕوانین بزانین ئەو خوا عەزیمە نادۆزینەوە. بۆیە نورسی قسەیەکی ئەڵێ یەک شت نییە لەم کەونە ئیلا مۆرێکی پێ مۆرێک چاوتان بکەنەوە مۆرەکە ببین نووسراوە ئەڵڵا مۆری هەموو کەون سێوێک ئاواگرم بەدەستەوە مۆرەکەی پێوەیە لەوە چێ من نەیبیدم بەڵام هەر پێوەیەت گەڵایەک حتمەن مۆرەکەی پێوەیە وەرن با بەدوای مۆرەکەیە بگەڕێ بزانین مۆرەکە لەکوێیە چۆن دەسەڵاتی خوا ئەو عەزەمەتەی ئەومان بۆ دەرەکەوێت. ئینسان هەندێک شتەیە قەدری نازانێ هەتا لە دەستی دەرئەچێ ئینجا تێئەگە. یەکێک لەو شتانێک کە لە دەستی دەرەچێ ئەندامەکانی جەستەی ئینسانە. جاری وایە کەسێک ئەڵێن وەڵا کاکەمە چاوی لە دەستدا ئەی حەل چارەسەر وەڵا نییە بەخوا ئاوی ڕەشی هاتووە یەکی ئەڵێ ئاوی سپی هاتووە یەکی ئەڵێ شەباکەی دڕاوە نازانم ئادەی محاولەکەن طەبیبەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمایشی لكل داء دواء بۆ خۆیە چاو کوێری دەوای هەیە بەس ئێمە مرۆڤایەتی لەکوێین تا بگەینە ئەوێ تا بگەینە ئەو ئەندازە. ئەو گەڵایی کە عەرزم کردن باشە هەناسە ئەدەی ئەرە وەڵا هەناسە ئەدەم یعنی وەکو ئێمە سیت هەیە ئەرە وەڵا سیم هەیە وەکو ئێوە. باشە گەڵایەکی ساف ئاخر چۆن هەوا هەڵەبژی هەوا ئەدەیت من هەر تێناگەم قەیناکە ئاخر من دەمولوتێکم هەیە باشە ئەی تۆ کورە من هەزارانم هەیە کە وردی ئەەکەیتەوە سوبحان الله دیراسەی گەڵایەک ماندوود ئەکا ئەزانە تا ئێستا ئێمە مرۆڤایەتی چی ئەکەین لە ئیشی خوایە بەس سەیرەکەی فڵانەکە شەهادەیەکی نۆبڵیان داوەتی ئەوانە لەسەر چی وەڵا دۆزیوێتیەوە سێ گەڵا هەیە لە عالەمە بەعکسی هەموو گەڵەکانی ترەوە هەناسایە. باشە سێ گەڵای نوێی دۆزیوەتەوە هەناسەکەی شێوازێکە دانەوەکەی شێوازێک بەعکسی گەڵاکانی ترەوە ئەو زۆر مهمە شادەی نۆبڵی بەنێ. باشە هەناسەکەی دروست کردووە پێی داوە هەواکەی دروست کردووە گەڵاکەی دروست کردنەوە وەڵا هەر دۆزیوێتیەوە هەموو علمی ئەمڕۆ سوبحان الله بریتێ لە کۆمەڵە دۆزینەوە.
دەیوەرن لەم دۆزینەوە نەخوا خوا بدۆزە لەگەڵ ئەمە بڕۆ خوا بناسە صفاتەکانی خوا جل جلاله والله حتى ئەو ڕۆژەی ئەمری بە دیار ئەڕەحمانەوە بووە هێشتا زۆر ماوە تێبگەین زۆر کات ئەمود ئەستەغفر الله ئەستەغفر الله خۆم لە دڵی خۆم هەموو خوایە داوای لێبوردنت لێ ئەەکەم وا تێگەیشتم لە ئەستەغفر الله کە چوومە خزمەت ئەستەغفر الله ماجیکی لێ نییەوە بزانم هیچ سيركن كسي قلغاني بستوره وشرش بوجتي اخو بينيت تشون خوينا بس قلغاني كي جواني بستوره ام قلغانه الله شي انا غفر باشا غفر بوبي انا غفر لا شيء ام كسي شادوت ولا تير بهيش لازم برنك باشا خوي قورا غفورة غفور يعني شي همش تكن دا أشاري أي باشا من كجناها كمان أستغفر الله يعني شي يعني أطلب المغفرة دواي الشر نواك بالأخوة خوا جناها كم بشارته بشاني خلقي ندايك دوب مشي شو تو وين مغفرة لا عفو زور قولتي عفو يكير مرزني عيبة كدا شهر هذا بلام كغفرانيتي خواها سبحان الله عفوشي أكا وداشي أشار بو چونك داش هاد نكا غفران بدو معنى يعني خوا داي أشاري بالرحمة خوي عفو يكا يعني نا داي أشاري كذب قناها كي نازن بو إلا فرماشتك أفرمي عبد الله روجي قيامته يد سيرك نامي أعمالي أدني أقرب دو أنامك ورد فلانا قناهم كردو سيرك تياني أي هاوار بوتي تياني من أقناهم كردو أقرب رب العالمين على إخات السوسيكو في كنفه وكزني بني أي عبد أنا قناها كرد أي والله يا رب كرد اعترافك يا رب اعترافك لبير ما نسوى ليت بورابين أويت الليت بورابين أويت الليت بورابين أويت الليت بورابين عبدك الزور شر مزارب إلى بدن رب العالمين أي عبد من زور لو كريم ترم كل الدنيا يبون شاهدته ولا فصحى قبل الشيء عالم والله شلون اللي يبون شاهدته ولا رجوة الشرمو ويا هوارك ها أقرأ كتابي ناترسي لو يكون هيتي يا زلمة أنا كبدسي سبحان الله راس ولي أقول هيج ما ترسي خو أقر بترسل نأودها أقرأ كتابي أتو أقر أما تشاكو خرابيتي هابي شلون عليها أقرأ كتابي بخلك عليها ورسي يقولها كانوا كان نا عليها أقرأ كتابي زور بسري برزوتك يقولها كان يتاني نمسراو لفكرة تصوف قصية كي ألين كداوي توبتك الأخوة ناوي قناها كانت مهينة هندي قناها هي أخوة لبير ملائكة كاني أباتو كأخوة النسيان لبير يعني أباتو أو اندبع عجيبي ليتبوراو دي تورا بديار أم مغفرتي أخوة بس أم وشو ورا بوست سبحان الله ورا بديان صل بديار أم كلمة بوست بزانا لما معنى كي تيربي والله أطلب أستغفر الله أو خو عظيمة أو كرمة قورية بيشاوم سيركم قد جواب ندانا وينية جابي أم عبدا ندات سيركم أيها واجباش أجر مغفرتي خوانا بو شاردنا ويو بو مروف ايتوين لغا مروفا بجي قحطاني قصيكي فرمي فوالله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني أجر خلقي بيان زانا تشيم كردوا كالسلام لنا يكرد أكوت خلق مروفاتي شو إنساني باكي كوري كيمان هين باك بين أجر ستري خوانا بين شاردنا وي خوانا بين بلام شاردنا وكاني أون دا قورية أون دا زورة هند جاب برواء كان لخوشتي أشاريته تصورة كان قناه هي أقل لميشتا بمينته برواك الشيتبي سبحان الله لما يشكي خوشت أي سرته كان كسباني أسا قناه معناه لبير ما تشوته بوي أفرم أحصاه الله ونسوه خواب جاردتي وأن خوان لبيران شوته هر شاكناك خرابشك باشا خرابو شاكا جاي شاكا يكرو لبير شوته
باشە بەعکسەوە خراپەیەکە کردووە لە بیرە چۆتەوە ئەم لە بێچوونەوە گەورەترین نعمەتی خوا لە غوفرانەتی خواوە دەرەکەوێت بۆیە کەلیمەی غوفران هەتا مردن بە دوایە بڕۆ هێشتا تاوانەوە کەلیمێکی ئەوەندە گەورە ئەوەندە عەظیم جا بۆیە ئەفەرمێ کاکە ئەمە ئینتیهای نییە بەحرێکی بێ بنە ئەوە قسمی یەکەمە قسمی دووهەم علمێکە کە تەنها ئەندازەیەکی کەمی سوودی هەیە و ما عدا ئەوە سوودی وهي التي ذكرناها من فروض الكفايات لفرض كفاية باس ما كردوها باشا لفرض كفاية وأنا ما باس كردوها وهي التي ذكرناها من فروض الكفايات فإن في كل علم منها اقتصارا واقتصادا واقتصاء هريشك لو علمانا كرت كراويه وسطك هي دريج مفصله تو أندازي بيوستي خوتت بيوست فكن أحد رجلين إما مشغولا بنفسك أو متفرغا لغيرك بعد الفراغ من نفسك أمدو كلمة زوزو قوري كغزالي أفرمي لجيانا دوكز دوهان طبعا غزالي لما سلا زورتون ديس عرستانا كم دو فكرك أو تامو باسكم أفرمي السيهمنية يان أو تا حق بسره كسواني بس حق بس خوتو هيا باشا خوت خراب ترينكي كتشغل سري خوتكي يان أو تا ليبو يتولى خوت شر خوت طاو كردو إنجا خليك إصلاحي خلط نظري غزالي أبم شوازي على كسي سهم نابي لو بينها بي خوي طاو نو بيقصبو خلق على إلا أم دواني يا أم سر أقري يا أو سر أقري باشا يان أو تا بس خليك خوت بي يان شي يان خليك خوت طاو بخليك غير بي أم قصي غزالي زور قوري وزورش قرص بويا إمام النووي قصيش هيك نفسك أكاتو بكسي سهم على اللي هرشتك خود طوابوي بتشوبو أبيتر مرجني اللي هموشتك متكامل بي واضحة أما غزالي شيء الله غزالي الله كاك خود طواوك اللي همو جهاتك أنا وإن جابرو غير وكو خوي آخر خوي أرزم كردن يكم محاضرة قبل بيرتان بيه يعني 10 ساڵ ئەم پیاوە هەر ڕای خۆش شاردەوە لە ناو منارەی ئەم مزگەوت و خادمی ئەو مزگەوت و پێڵاودانان بۆ خەڵک لەو مزگەوت و هەتاوەکو خۆی ساغ کردەوە اینجا هاتەوە ناو خەڵک کە بە مەرجێ ڕیاسەتێکی زۆر گەورە ئەوەی هەبوو ئەمەی کە غەزالی ئەوێ وابێ هەمان ئەو فکرێ ئەمەی کە عولەمای تر باسی ئەکەن ئەڵێن جزء ئینسان بەنمونە کە خۆت توانیت کۆنتڕۆڵی غیبەتی خۆت کەی بە خەڵک بڵێ غیبەت مەکە توانیت کۆنتڕۆڵی خۆت کەی لە مەسەلەی مەسەل نوێژی جەماعەتە بە خەڵک بڵێ نوێژی جەماعەت بکەن کە توانیت خۆت کۆنتڕۆڵ کەی لە نوێژی سونەتەوە خەڵک نوێژی سونەتەکانتان جێبەجێ بکەن یعنی لە هەر شتێ لێ بوویتەوە ئیشی تیا بکەن نەک لە هەموو شتێ لێ بیتەوە چونکە لە هەموو شت لێبوونەوە ئینسان وا لێ ئەکا بە گۆچان بڕۆ بۆ چونکە شەڕی ئینسان زۆر زەحمەتە شەوێک ئافرەتێ تەلەفۆنی بۆ کردم ماسەیان وڵاهی تووشی گوناهێکی زۆر گەورە بووم و حەچی ئەەکەم پێم چارەسەر ناکرێ و ئەمە بەشکم تۆ شتێکم پێ بڵێ پێ چارەسەرم و کچەکەم چییە توش چی بووی خۆی گەۆ ڕەحمە پێ بکەوانە وەڵام ماسەیان بە مۆبایل قسە لەوێ کوڕاک بەرامە چەند کوڕ وەڵا هەر یەکدان ئەی باشە لەگەڵا خۆ نەچوویتە دەرەوە وەڵا هەر نەشم بینێ ماوەس الحەمدولله ئێوەچە کچم چۆن قسەی لەگەڵاکەیتەوەمانە وەڵا هەموو کاتێک ئیتر شەوان درەنگە دەسەکەن بە قسەکرد ئێ باشە کوڕم دەسەکەن بە قسەکردن ئەی دوایی تۆ چی ئەەکەی بەخوا دوایی کە قسەکان ماوەسە تاو ئەبێ مۆبایلەکە ئەکوژێنمەوە ئەچمە سەر بەرماڵ تێر ئەگری خۆی عەفوم کرد خۆی غەڵەتم کرد دەوڵای کچم لە من تۆ باشتر مادام ئەوە مجاهدە ئەەکەیت بەردەوام شەڕ لەگەڵ خۆتە ئەەکەی ئەوە بێخەم بەخوای گەوە لێت بوورەوە ئەخە ماسە من نامێ خوا لێم بوورە ئەی چی تێ ئەمێ خوا نەجاتم بدا لەم کردەوە کچم بەردەوام بە لەسەری خوای گەورە نەجات دەدا جا ئەوەیەکمە باسکەوتم ئەگەر من بە تەنها شۆ نوێشکەم بێمە سەر بەرماڵ
تۆ قسە بکەیت و شوێنێشکەی لای خوا لای تۆ ئەوەی تۆ باشتر مۆسە چۆن ئەوەی من باشترە من خراپم کردو کوڕم وازان یەک وەلی هەیە لەسەر ئەم زەویە گوناهی نەکردوێ نییە بۆ یەک کەس هەیە کە کێن ئەچنە بەهشتەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام نعم العبد إنه ئەواب داود عەلەیهی السەلام سولەیمان عەلەیهی السەلام چاکترین عەبدی خوایە چونکە ئەواب کەثیر الرجوع إلى الله زۆر ئەگەڕێتەوە لای خوا گوناهەکە ئەگەڕێتەوە لای خوا باشە هەمووان ئەوابین یەکێک لە صفەتە زۆر گەورەکە يعني كثير الرجوع إلى الله تبارك وتعالى أمل بإنسان هذا سبحان الله كأسيت خدمته بوي أم فكري غزالي ليرة زور قرصة على اللي بيا وزياتر مبا يان خوتي طواو كردوها ميان مشغولي خوتي يان أوتا ليه بويتو لخوتو بلاماري خلق الداو وإياك أقال لي في غزالي أفرمي أن تشتغل بما يصلح غيرك قبل إصلاح نفسك خليك يشتم بك خلق تشاكي بيج أو يخوتي تشاكر دبي واشتغل بإصلاح باطنك في تطهيره من الصفات المذمومة عليك هكا مشغول ببوي ناخي خود باكروا صفة خرابة كانت ياميلا حرصت ياميلا حرص يعني هلبا كردن بكردي هلبا لو سيستغل هلبا بس لا بارا لا مش لا منصب وسلطة لنا وشورة هلبا ما هلبا زوخرة الحريص خائب خاسر هەمیشە ئەو کەسەی نووسی ئەفەرمێ ئەو کەسەی هەڵپە زۆر ئەکات سەر لە ناومێدیەوە دەرەکات باشە نمونەیەکی هێنێتەوە وەڵا سەیری ڕێوی و ماسی بکەن ڕێویتان بینیەوە چاق و پیس باشە ئەزان چ فێڵەکە ئەزان چەند هەوڵ بۆ ڕسقەیە کورە شەغڕ و ڕاکە ها بەملا ها بەولا ئەها خۆی دائەگرێ پەلامارەیە ئەمسەر قەلەم ماسی سێرکەن ماسی نرم بە ئاوا ڕوا هیچ مشکلێ نییە خوا ڕسقی خۆی ئەیانتە بەردەمی ئێخوات و گوێ لێ نییە خڕ و خەپان و جوان ماسێکتان بینیوە چڕفێنەوە بە ئێسقانەکانی بە دەرەوە بێت تا ئێستا شتیواتان بینیوە نییە هەمووی خڕ و خەپانە باشە دەسەیری ڕێوی بکەن چۆن ها ڕێوە بینی ئێسقانی بە دەرەوە نەبێ حەزەکەم بزانە ئەوە دیراسە بکەن چۆن ها ڕۆنێ یعنی نازام خۆشە بە خێوی هەر ئەوە چڕف و پیسە باشە ئەڵێ ئەوە هۆکارەکەی چی الله الحريص خائب خاسر الله زور حريص ابو رزقي خوي هميشه هوله بلا مره الله النتيجه كيتي الله امش زور توكلي بخوا ماسي بو توكلي بخوا زور قايمه هيج كويلين الروا نرم ايش خوش خوي رزقي شي هذا الله اللي هرشتك حرصه ابو بيركوتو كوريك وهيش دزغيرنا حرص النبو دزغيرته لا مشتك اسلم منصبه بڕواکە نەفەری وا هەیە حتا ئەو ڕۆژەی ئەمرێ بە دوای مەنسەبە ڕاکە هیچی دەست ناکە کەسی وەشێ بەختی لە خۆ ئەوێ بەشتێ باشە لە مەسەلەی دۆستێکم هەبوو هەموو جارێک ئەی بۆ خۆی ئەبێ ژنێ بێنم ناوعی نەبێ باشە بڕواکە ژنێکی ئێرە ناوعی دێ لە خراپە باشە ئەو هەموو جهد و هەوڵدان و محاوەلە و چی و باشە الحەریص خائب خاسر هیچ حرصانه کوره و تعطیل جریان کو باسیبت باجر خو ایداره ان شاء الله اما حرص حسد سبحان الله يعني استوى تصور كان وازن حسد بز لمالا حسد بز لمالا نيه بروا كان حسد ده مشتكى زنان افرمون تنان افرتان باباسي خوين عادي خوين لا يكترينكن چونك حسد لو شاهي سبحان الله چون ئافرەتێکی ئەڵێ وەڵام من خوێنی عادەم زۆر مرتبە لە ماوەیە کاتەنها دوو ڕۆژ و ڕەک بە هیچ کێشەی نییە وڵات چاویان تەختیەکەن باشە ئەڵێ حتا ئەوەی خۆی باز نەکە چونکە حەسەد لە هەموو جومگەکانی ژیانە هەیە ئەو تەسەور مەکە ئێمە بۆچی غیبەتەکەین ڕواکەن غیبەتی حەسادەت پێم ناخۆشە فڵان کەس دەوڵەمەنە کاکە باسی مەکەن برا خوا عەفویکە بۆ خوا عەفویکەمە بەسمەوە یعنی غیبەتیەکەم يعني باركي حرامه زور شتم بيوتو بو كلمه كدعاء بو كردو بحساب ابوي دائما حسد خطر ترين شتيك ابي لمنا هلي كيشي برامبر بهمو كسي او دلوكو النبي شاكد بو خلق بي زور زيات لو يخول حسد بهيش يوازق نبي زور كسم من بيني وحسدتي لما لا نبو
بەس بڕواکەن لە سوڵتا حەسادەتێکی هەبوون ناو شۆرەتە جاری وایە باسی کەسێک بە باشە ئەکرێت لە مەجلیسەکە کەسێک دەموچاوی تێکەچێ ئەچێ باس مەجلیسەکە ئەگۆڕە بەوەی باسی شاکی فڵان کەس نەکەن ئەگۆڕە مۆزوع ئەیترێن تا ئارەوە نەجاتیە بێ لە باسیەوە ئەوانە هەمووی لە حەسادەتەوە اینجا ڕیا ناخ لە ڕیا پاکەیتەوە ئەمە طبعا شەڕێکە هەتا ڕۆژی قیامەت با بڵێم یا تا ڕۆژی قیامەتی خۆمان کە مردنە بەردەوام چۆن ئینسان ئەتوانێ دڵەکەی پاکاتەوە لە ڕیا باڵتنی خۆی پاکاتەوە سەیری خەڵک نەکات تەوان بە طبیعەتی حاڵ ئینسان حەزی بەوەیە خەڵک بڵێن وەڵا ئینسانە باش ئەڵە کابران نوێژی ئەکرد ئەوەی کەوتیان بەخوا پێوتە بە ڕۆژوش باشە حەزی پێیەتی باش حەزەکە طبیعەتی ئەو هەیە بەس چۆن باشە چۆن هەوڵ بدە ئەمە کۆنتڕۆڵکە تەوان زۆر بە زەحمەت واللهی وەرە نوێژێک ئەکەی جاری وە هەیە لە شوێنێکی زۆر چۆڵ حەزێکی خەڵک پێی بزانێ کابرا بە ڕۆژوو بۆ کەس پێ نەزانێ ئێوارە یان دوای دووسێ ڕۆژی وەڵا ئەو ڕۆژەی کە بە ڕۆژوومەوە چەند شەمەیە کرد باشە ئیلا بە کەشفیکە ئەڵە کابرا شەو نوێژی کرد هەتا بەیانی هاتە سەربانێک ئەڵە نوێژی کرد بسم الله الرحمن الرحیم ئەڵە کەس خەبەری نەبوو الحەمد ئەڵە هیچ فایدە هەل ئەخیرەتێکی بەدەگی بەس قورئانی هەر خەڵک هەڵدەست فای نەبوو ئەڵێ شەو پشتی شکا ئەو نوێژەی کەس ئاگای لێ نەبێ ئەڵێ وە نوێژی بەیانی هەو هەر ئاوی ئەخوات هەر ئاوی ئەخوات کورەوتیان فڵانی ئەو چییە چی خواردو ئاو خۆی کورەوتی کاکی وە نازان شەو نوێژەکە ئاو کێش کەشفی کرد ئەخیرەت باش جا ڕیا سوبحان الله یەکێکە لە دەردە خەتەرەکان کە غەزالی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەوەیە ئینسان خۆی مەشغوڵ کە ئەوە پاکات ئەوە بە خاتی خواکە بڕواکە جاری وە هەیە سەدەقە خەیر خەیرێک ئەکەی حەزەکەی هەموو خەڵک باسیکە حەزەکەی ئەوە بینەوە بێ خۆت بشاریتەوە باشە ناخت ئەبێ لە ڕیاوە عجب یعنی لە چیوە هاتووە ئەڵێ فڵان کەس تەحەجوب یعنی سەرت لە خۆت سوڕەمێ مرۆڤ هەیە لەم سەرزەیە سەری لە خۆی سوڕ نەمێنێ ڕاکەن هەمومان ئاوێ ناواسێکی ئەڵێ ئەشهد بالله جوانی وەکو منیتیان لێ سەرزەی باشە باسی پاڵەوانەتی ئەکری ئەشهد بالله وەکو خۆمی تیان نییە باشە خەڵک بۆ سەیری فلیم ئەکات تەسەوورەکەن بۆچی هۆکاری چییانی سێرەکە ئەمە عەسابەیەکە بەتڵ فلیمەکە ئەوە خۆیەتە پێشاوکە وەکو ئەو باشە مناڵ بووم بە بیرمە سەری عەدنان لینامان ئەکرد باشە دوای خۆمە لێو بە عەدنان و ئەو شتانە وامەزایە بەش ئاوای هەڕێک نەجاری خەومانەبی لە خەوە وەکو عەدنان بازبازیانمانە کرد لە قەسرێکە بۆ قەزێکی خۆتان ڕێی کاک ئەوە هۆکارەکە بڕواکەن لە ناخی ئینسانە ئەو عوجبێ بۆیە حەزی بەوەیە حەزەکە ئەوەی هەر لە مخەیەلەی خۆیە حەزەکە خۆی ئەو کەسە بێ ئەوەی تر بێ بۆ خەڵکی کە پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ئەبینی ئیتر تەواو تەسلیمن ئەتوانەوە لە خزمەتیە چونکە کولی کەماڵیان تیا بینی مرۆڤ طبیعەتی ئەوە هەر کەسێکی بینی کەماڵی زۆر بە تەواو تەسلیم مناڵ بۆ شوێن دایک و باوەشیەکەی فأبواه يهودانه أو ينصرانه چونکە کەماڵ لەوانە ئەبینێ ڕەفیقی بۆ لەگەڵ ڕەفیقەکەی ئەڕوا ڕەفیقەی خراپەی فێرەکە ئەڵە جگەرە بخۆ ئەوی دەست پێکە نێرگەلە ئەو قومێکی لە سیانی لێیە باشە بۆ چونکە کەماڵ وا تەسەوورەکە ئەو ڕەفیقەی کەماڵی باش اینجا لە کەماڵە زۆر خەتەرە جاری وا هەیە ئەبینی ئەم کەسە زۆر ئازایە هەستا دیقەت بەنم بەتەڵ فیلم شتان جاری وا هەیە دیعایە بۆ یەک هینەکەن جاوەتی خۆی یان هەر جگەرەی ڕۆزمەنە بۆ ئێستا ملیۆنێ هەیە باشە ئاوایەکە کات و ئەوانە دوای خەڵک هەمووی ئاوا جگەرە ئەکێشێ وەکو ئەو وازانێ بەوە بێتە بەتەڵ فیلم بڕوا بکەن یان ڕەفیقی لە ڕەفیق بۆ کاریگەری لەسەر دائەنێ وا تەسەوور ئەکا بەوە یەکسەر لەگەڵ ڕەفیقەکەی ڕۆشتوتەوە ئەویش وەکو ئەوی لێ هاتووە باشە ڕەفیقەکە ئەوەکە ئاسنێ لارەکاتەوە و جگەرەیەکی ژەخوا ئەمیش چووقەی پێ ناکات جگەرەیەکی بۆ ئەخوا وازانێ بە جگەرەکە وای لێت هەرچۆن ئەوروپا ئەگەر ئێستا دیقەتان دابێ خەڵکی ئێمە یعنی وا تێگەیشتین کە ئەگەر هەرچی شتی ئەوروپای بێن ئێرە بێتە ئەوروپا بە نابێتە ئەوروپا باشە یان مەسەلەن ئەچیتە دەوڵەتێکی زۆر متحەضر ئەوە سەیرەکەی بزانین لە چیا زۆر پێشکەوتون صفاتە خراپەکانیان چونکە دەرەقەتی ئەوی تر نایی صفاتە خراپەکان یەکسە بۆ نەقڵە بۆی هەمیشە ڕەفیقەکان صفاتی خراپیان بۆ یەکتر نەقڵە بێ نەک کەماڵاتیان ئللا مەگەر کەسی بەهێز کە بتوانێت کاریگەری ئیجابی لەسەر بەرامبەرەکانی دانێ کە ئەو کاری ئێوەیە ئینشاءالله بتوان بەهێز
بەرامبەرەکانتان ڕەفیقەکانتان هەوڵەکانتان بگرن ئەگەرنا هەمیشە کاریگەرە خراپەکەیە بۆ چونکە ئەم خراپەکە ئاسانە پێی ئەکرێ باشە ئەوی تری پێ ناکرێ بۆی ئەوێ تەقلیدی کە ئەمیش بێتە یەکەمین ئەو عوجبە بە خۆت زۆر خەتەرە يعني وات لي أكا حسادته بودروسك الرياء بودروسك إن جوات لي أكا خود بكسي كم أزاني كسي يكتبوا تاريا أو أنا غلطي هو باشا جنجبهم سبحان الله أشوف نهر مزقوتي ملاك مثلا غلطي شيء أكرد كأكي شيء ماضي أو أبي يا أخوان أو دسمة بيك بغيبة كل هنجاريش بيمان أوت هربوك أشوف شو أنا ما صار آياته أنا خمرت ماشي يعني أو حديث ضعيف وتوباسك والله يجوا بشر مانو أو برقصي كردو برجابية ومانو أدلة كانت ضعيفة والله بدأ مقالة هيس دوهاش تير غيبت ما نكرد دوهاي تيجيشتني أما زور هلا برواكن أساس من مسكوتك وجاري وهي ملاك غلط هيك سر 5 سجدة خوايان حرمتي أما لا بيلا وكاني لمن قولتك أبو ناخوة تعاون دوای خوی الله ما صار توقتی بینیشته که نو پیام بله تو بزن چند یکسر معادله که أجوره بس ورا أو عجبة لخوتها ما يلا حتى مثلا خلقي إسلامي بنيان تواني ديوارك إخوان بشكير وبسنة وجماعة وتصورك كان عجب يعني لأنه وتكان أيما وما تصورك إما لأنه بهشتنا وخلق إلا جهنم فاسق بيجك من واهول باشا بيجك تر مشتتر أول بيجك تر شتيتر يعني نفسية من بو عاصمنا أو خلق لو زوية هي طبعا عجب زور خطر أو تا أفرمي شيء غزالي فنبي لنا خادري بيني تصور كان أو هر واقعة يعني دهان جان من خوم لقل أو رفيقنا ما يشك ما بيني بيوانا طبعا تقولنا بارك بيني بدعاء خيري بوك إخوة هدايتي با أو أنا ليرو ترجون ما نكر باشا إتر حكمي كفر وفسق ونفاق وهم أنا يا بسريع أنا فترة كثير بو نرجي بيننا أشون كمال جنج بين بس بو يبزين كيبو نرجي بيننا لا تشار ما نكر دواي وأنا ما بسكت باشا حياة ما نبلا نوع عالمة أما الشيء هو كارك أما أسبق هيك مسألة كوني أو نهاتوا أما نسبة خلق بلن يعمل نرجي بيانين زاني بلام هستمان بخو ما نأكل الشيطان وايلا جوان كردبن جاري وابيش فلان كذا وسينا يبون نرجي بيان باشا يعني هاي خوم روشتم بعدها يجي تريه باشا أو متي أجيان جاري يك خوم روشتم باشا دو إهانيك أو تكل تعرف أجلا والله عجب خطر تري يعني إذا قصش ما بويش يبكرده قصة كمان بعجبه تنجر مثلا كسي تاون بار أي شيء وركري لأيما فيرو واقصى ما لقى الله أكثر ما يتر أم فقيرة هاتو ولا حاكم مسلمان وحاكم مسلمان محاسبة هيك ده بينما والله أسجاري وهي كسي جناهي خوي باسك أوان والله لناخ يضل لا من زور بقيمة تراوكس أي زور كان وسيرة كم والله أمكس بوجك أمكس أواني هوار لأخوك ليس هاتوا هوار ولا مروفك أو يشارسر زين والله جاري أو أي بينم أنا والله أمكس الزور قوري إلى إخوة باش أو شارسر يشبون نبو خو دليل إنما على إخوة أو من قرام بو شارسر يخون أي قرب سر منك لو زوز خرابتر بوي دائما لما سلي عجبة زور أبي أقام لخوما بهوما لحرصة لحسدة للرياء لعجبة على قبل إصلاح ظاهرك بيش أو الدرو الجوان كي تو رجال الشر أمان أمك أمنا خطاك بيا باشش وتيان متقي شيء فرموي كسيك كدلي خوي الشق بخاصة دسي لبازار داي كمان هي بتواني أمبكي باشا ناخنا كاني أو اندبها وجوان باشا فرموي وسيأتي ذلك إن شاء الله في ربع المهلكات الله ما أمشتانو باسك مو بدريجي طبعا غزالي يك أم مشتاني ناخ شيء أبي دربني لناخ تلم كتب باسيك برام لبشي أخيرة لبشي أويك تشتيك بهلاك ما نبان لباسيك فإن لم تتفرغ من ذلك فلا تشتغل بفروض الكفايات فبيكون أجر لما نتشاق نبو ويخود خدتك من يخوك تشي فرض كفاية مكان فإن في الخلق كثيرا يقومون بذلك خلق زور أو يتوجب جبك فإن مهلك نفسه في طلاب صلاح غيره سفيه
ئەفەرمێ ئەو کەسەی کە خۆی ئەفەوتێنێ ئەو ئەندە خۆی مانووەکە بۆی خەڵک چاکە ئەمە سەفیهە. سەفیه لە کوردیە گێل بالضبط. گێل کێ لە حکوومەتی ئیسلامیە طبعا گێل حیجری ئەخرێتە سەر لە چییە؟ نابێت بە پارە کاسبی بکە. بۆ چونکە نازانێ ئەخەڵەتێن ناهێڵ ناتوانێت ژنەکەی تەلاق بازان چونکە نازانێ. سیاسە نمونێک و گێلە و چۆڕەوە بێتەوە. تەوان هەموو مرۆڤێک بڕێ گێلی تایە لە مەسئلەیەکە. هیچ کەسێک نییە باشە بڵێ هیچ گێلیم تیان نییە. گێلی جزئیەتێکی تەیە. هەرێکە لەشە چۆن زیرەکی ئێستا کەسێکی وا ئەبینی ئەوانە شێت و هەر بە کەلیمەیەکە ناتوانەوە بخوێنێتەوە، بەڵام شتێکی پێ بڵێ ئەوەندە بە وریانە بۆ تەکە سەر سوڕە بێ. سێرەکەی دارتاشێکی عەجایب. پیاوێکە بوو هیچ خوێنەواری نەبوو، 5-6 کەس کۆ بوونەوە ئەنووس خوێنەواری فێرکەن، هەرچی هەوڵیان لەگەڵە ئەیە ئەیان و کاکە یەکێ بکە بڕواکە ئاوایە کرد ئاوا ئەچوو کوڕە هەر ڕێ بۆ خوارەوە ماڵە ئاوا بێخۆ فای نەبوو. بڕواکەن گۆچانی دروسە کرد، نەخشی تیا دروسە کرد، تەسەوور نەکرد ئەمە ئینسان دروستی کرد ئەو شەریکە و شتیوە دروستیان کردووە. کەسی یەک خەتی ئاوا یەکێک چیە ئەلفا ئاوا ڤیرۆسە بۆی دەدروست کە ئەو قەڵەمەگرەوە واسای کێ بێرون باشە ئەو دەسێ ئەوە ئەلەرجی ئەوانە هەمویان بەدە کۆرە وانە ئەویترەی وانە هەر سەریان لێ تێکاوە. باشە دەخوێنەوەری بەلای ئەوەنە زەحمەت و بەڵام لە ئیش و میهنەکەی خۆی ئەوەندە جوان. ئەها سەرکە ئەمە پێوەتێ گێری لەوەی تریان نازیرێک. جا سەفیه بالضبط ئەوە فەرمێ ئەگەر هات و تۆ هاتی خەریکی خەڵک بوویت و خۆت ئەگەر لە خۆت نەمابوو ئیسلاحی خەڵکەکەی بە حیساب شەمە سەفیهە. ومثله مثل من دخلت العقارب في ثيابه وهو يذب الذباب عن غيره. أفرمي بالضبط أما وكو چی وایە کەسێک چەندین دوو پشک چوو بێتە ناو جلەکانیەوە، کەسێکی تر چەند مێشێکی پێوە خەریکی باوەشێنی مێشەکانی خەڵکە ئاگای لەم عەقرەب و لەم دوو پشکانە نییە کە بەخۆیەوە نیشتون. باش ئەمانی ئێهمال کردو بۆ ئەوان ئەم کەسە چی پێوەترێ؟ هەر ئێستا ئێمەش بین نەفەرێک باشە مارێک بە پشتیەوە خەریکە پێوە ئەیە ئەو خەریکە مێرولەیە لە کەسێک لە ئەیە مێشولەیە لە کەسێک لە ئەکاتە هەمان پێڵە کورەوە یە لە سەفیهە بێ ئاگایە ئەحمەقە نازانم چی. باشە بۆ چونکە ئەوەی خۆی واز دێنەوە خەتەرەکە پەلاماری شتێکی بچووکی غەیری خۆی ئەدا. دە وەڵڵاهی ئێمەش بالضبط ئاو هاین کاتێکەوە خەریکی خەڵکە بین و ئاگای لە خۆمان نابین. وإن تفرغت من نفسك وتطهيرها وما أبعد ذلك لێبوویتەوە لە نەفسی خۆت پاکت کردەوە وما أبعد ذلك باشە هەموو غێری ئەمانە هەرچی شتێک لەم بابەتانە هەموو دوورە کردەوە پاکە کردەوە نزیکە کردەوە لەخوا فاشتغل بفروض الكفايات وراعي التدرج في ذلك. اینجا دەستکە بە فروضی کفایات بەڵام ئاگات لە تەدەڕج بێ باشە نەرم بڕۆ